دەنگۆی پێدانی مۆڵەتی دەڕۆژ بە خاوەنی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان لە ئیدارەی ڕاپەڕین جارێکی دیکە پرسی ئەو جۆرە ئۆتۆمبیلانەی هێناوەتە بەرباس کە تەنیا لەو ناوچەیە زیاتر لە 25,000 ئۆتۆمبیلی لەو جۆرە هەیە. بازرگانێک لە پێشانگەکانی ئۆتۆمبیل دەڵێت هاوڵاتیەک زێڕی هاوسەرەکەی فرۆشتووە، ئۆتۆمبیلی بێ سەرەتای کڕیوە، بە نیگەرانیەوە پەیوەندی پێوە کردووە ئاخۆ چی بکات. زەرەتمەندی یەکەم خەڵک بەعام خەڵکی فەقیرە لەبەرەوەی سارەم فرۆشتۆ بە کابرای ماڵی لە ڕانیە لێرە شۆداوای لێبرنی لێ دەکەم سوێن بەخوای پارەی نەداومێ کە چۆم زێڕی خێزانی هیناوە لە زێر ڕنگری فرۆشتوێتی و جەپارەکەی داومێ معنای چ بۆ کەسانە دەڵێ پرسیارەکە لێرە ئەوەیە باشە ئەو سیارن ئەی چۆن داخل بوو وایە حتمما لە ڕێگای ئەجە مەسوولە ئەجە بە هەر تەریقەیەک هاتووە ئەلمی بە پارە هاتووە بۆ قازانجی قازانی شوێنێ کردووە بەڵام ئێستاکە وەڵای کە مەمنوع لەش لە جادە بڕۆ باش دەبی چارەسەر خەڵکی فەقیرەکە کاسبکارەکە. بەپێی زانیاریەکان لیژنە ئەمنیەکان لە ڕێگەی ئەوقاف و وتاربێژی مزگەوتەکانەوە پەیامێکی توندی ئاراستەی خاوەنی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان کردووە بڕیارەکە ڕوونە مۆڵەتی دەڕۆژ یان سکرابکردن یان برنەدەرەوەی هەرێب بە پێچەوانەوە شەقامەکان دەبنە شوێنی دەست بەسەرداگرتنیان. خاوەنی ئۆتۆمبیلەکانیش دەڵێن ئێمە باجی بازرگانی کەسانی دەستڕۆیشتوو دەدەین. ئەو بڕیارەی کێوان دەریان کردووە لەسەر تاپە هەمووی غەڵەتە لەبەرچی دەبوو ئەوان بیدایەت کە سارێک دەهات دەداهاتە نیان هێشتبایە کە ئێستا بۆتە 40-50,000 سارە هیچی لەگەڵ ناکرێ کەوان دەڵم بیان بەنە دەرەوەی هەرێم بۆ کوێ بەچیان هەڵبەری بۆ کوێیان بەری چێوەری دەگرێ چێوەری دەگرێ چێ لێت دەکڕێ ئەودا زەرەدی یەکەم فەقیرەکەیە داوا ئەوە یەکەکەن کۆدێک شتێکیان بۆ بکرێت و ڕێگە بێدانەکان بۆ بکرێت ساحب دو سیارە 50 سیارەیە لا تو 50 سیاری لە خەڵکی وەرگری وەک ئەنفالەکەی وایە ڕاست خەڵکی ئەنفالکەی بیان 50 سیاری لە خەڵکی وەرگری لەدان نیگەرانەکە و بازارەکەی دەبینین ئەقدەک نانووسێت بازار سفرە خەڵکی فەقیر سودمەند زەرەتمەندە و سودمەند نابێت و لە کاتێکدا لیژنە ئەمنیەکان وادەی کۆتایی دیاری دەکات پۆلیسی هاتوچۆی ڕاپەڕین وەک لایەنی پەیوەندیدار بێ ئاگایی خۆی لە هەر ڕێنمایەکی نوێ ڕادەگەیەنێت. یەکێکی دیکە لەو بوارانەی هەرێمی کوردستان تایدا بووەتە دوو ئیدارەیی مامەڵەکردنە لەگەڵ ئەم ئۆتۆمبیلانەدا لە سنووری هەولێر وەک قاچاغ مامەڵەیان لەگەڵ دەکرێت لە سنووری سلێمانیش لە ڕێگەی کەسانی دەستڕۆیشتووەوە بەبێ بوونی هیچ سەرەتایەک بە هەزارانیان هێنراونەتە بازارەکانەوە و دەستا و دەستیان پێکراوە. لەو بەینەشدا خەڵکی کەم دەرامەت دەبێت بە قوربانی. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین.